دسته گشتی یا گشت و گذار الهرم کوردستان پیشبینی دیکتل دما چهار روز جشن قربانی دزده ترجم 300,000 گشتیاران سردان هرم کوردستان بکن. ابراهیم عبدالمجید برای بری راگهاندن دسته گشتی یا گشت و گذار کوردستان بسیار راگهاند بو اوی جشنه و پیشبینی دیکن که هجمار هاتنا گشتیاران زده تر بیشه 300,000 گشتیاران بو و مبستجی آماده کاری نام تمام بونه و یکی گشتیاری وکو رستوران و میوانخانه و موتیل و کافتریا آیدار کرنه بو یکی کو وکری بنو خدمت گزارین خو پیشکشی گشتیاران بکن. از زیادتر و مجاره الگل برس ابراهیم عبدالمجید برای بری راگهاندن دسته گشت و گذار دسته گشتیا گشت و گذار بیشین دام ساندنی بکم لگلی کورستودی دلگل منه بخیر بین. زور سپاس. جشن اشتام پیروز به. لبرزد دتواوی هاون اجتماعیان و بتایبت دگشتیاران پیروز به. زور سپاس. زور سپاس. پیشبینی تان کردوه زیادتر ل 300,000 گشتیار لماوی ام 4 روزه جشن سردانی هرمی کوردستان بکن بو گشت کردن. لسر چه بنیاتک او پیشبینی تان کردو امرو یکم روز بو تا چند هستن کردو پیشبینی کتان و راز دردشت. بله بگومان اما تنها پیشبینی نکن بلکو پلان دانین دسر روشنایی پلانکه پیشبینی اکین و پیشبینی کشمان با تنها 4 روشنیا و کرون کردنەوەیە کە دەڵێن بۆ جشنی قوربان مەبەستمان 10 ڕۆژە چەند ڕۆژێک پێشی جشن و چەند ڕۆژێک دوای جشنیش چەند پێش جشن حساب 3 ڕۆژ پێشی جشن 3 ڕۆژش دوای جشنیش لەگەڵ ئەو 4 ڕۆژەی خۆی ئێمە ئەژماریەکەین گەشتیاران لەمڕۆکە دوێنێ و چەند ڕۆژ پێشستا بەردەوام لە هاتن و بەردەوامیش دەبن لە هاتن تا چەند ڕۆژێکی تا کۆتایی جەژنیش بەردەوامە بن لە هاتن پێشبینی ئێمە ئەوەیە کە زیاتر لە 300,000 گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بکەن ئەویش بەوەی ئەو ئامادەکاریانەی کە ئێمە کردومانە بۆ نمونە دروستکردنی هەماهەنگی تەواو لەگەڵ ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیار دێنن بە تایبەت ئەوانەی کە لە خوار و ناوڕاستی عێراق و گەشتیار دێنن ئێمە لە باوەکانی ڕابردوو لە نزیکەوە لەگەڵیان دانیشتین چەندین کۆبوونەوە و کۆرمان لەگەڵیان ئەنجام داوە لەوێ باس لە ئاستەنگ و بربەستەکان کراوە خۆشبەختانە چارەسەریان بۆ دۆزراوەتەوە هاوکات پێدانی ڤیزا بە گەشتیارانی بیانیش خۆشبەختانە لە مانجی دوی ئەم ساڵەکەوە پێدانی ڤیزا بۆ گەشتیارانی بیانی ئاسان کراوە کە بەشێوەی ئەلەر گەشتیاری بیانیش ببوورە من دەمێت باسی پێشبینیەکەتان بکەم دهۆک گوتی پێشبینی دەکەی نزیکەی 100,000 گەشتیار بێت و سۆرانیش بە هەمان شێوە ئەگەر وا بێتن کەواتە سنووری هەولێریش و لەگەڵ سلێمانی هەڵەبجە کەواتە زیاتر لەوەی کە پێشبینیتان کردبوو سەردانی هەرمی کوردستان دەکەن هیچ داتایەکی پێشبینی کراتەوە لایەن بۆ ئەمڕۆ بە تایبەتی ئێمە لە ڕاستیدا لە دەستەی گەشت و گوزار ئێمە پەلە ناکەین لە بڵاوکردنەوەی ئامارەکان من لەوە تێگەم کە ئێوە وەکو میدیا چەندە گرینگە بەلاتانەوە داتا و ئامار ڕابکەین بەڵام بۆ ئێمەش لە دەستەی گەشت و گوزار لە ژمارەی گەشتیاران گرنگتر بریتە لە شێوازی پێشوازیکردن لە گەشتیاران لە ئێستادا هەموو فۆکەسێکی ئێمە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین کەشتێکی ئەو تۆ بڕەخسێنین بۆ گەشتیاران کە تایدا گەشتیار هەست بە ئاسوودەیی بکات لە کاتی مانەوەی لێرە لە هەرێمی کوردستان ئێمە دوای کۆتایی هاتنی جەشن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وردەکاری ئامارەکان ڕاگەێنین لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی پارێزگاکانیش ئەوانەی ئەو ژمارانش کە ڕادەگەێنرێن لە ڕاستیدا زۆر وردنی لە بەرەوەی هەندێکیان سەردانیکار و سەیرانکاریشیان تێدا هەیە دیارە گەشتیار پێناسەیەکی تایبەت بەخۆی هەیە کارڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی بۆی کردووە گەشتیارە و کەسەیەکە لە ماوەی 24 کاتژمێر زیاتر دەمێنێتەوە لەو شوێنی کە گەشتی بۆیەکە بەڵام ئەوانەی کە هەشن سەردانیکاریش و سەیرانکاریش ئەمانەش گرنگی ئابووری خۆیان هەیە کە ببێتە هۆی ڕژانەوە ڕاوەستم جەژنە ینی زۆر کەس ئێستا ئەمە کە باسی 300,000 و ملیۆن گەشتیار دەکەین بە گەشتیارەکە کامەیەوە بە گەشتیار دادەن یعنی بۆ نمونە ئەمڕۆ جەژنە پرۆدیوسەری بەرنامەکەمان هەواڵەکانمان کاک ئارام ڕەنگە بۆ ماڵە خەزورانی لە کلک و بەردەڕەش چوو بێتن ینی 100 چووە بە سەردانیکەر یان بە گەشتیار حسابە ینی چۆن ئەمانێک دەدرێت کەسێک لە ناوەڕاست و خەری عێراق هاتووە ڕەنگە خزم و کەسوکارێکی لێرەیە نەک بەبەستی گەشتکردنەکە هاتبێتن بەڵێ ئێمە لە دەستەی گەشت و گوزار بەڕێوەبەراتێکمان هەیە پێی دەگوترێ بەڕێوەبەراتی پلاندانان و ئامار ئەو داتا و ئامارانە کە کۆکرێنەوە لەوێ تەحلیلی بۆکرێ و ئەنالایزی بۆ دەکرێت ئەو داتانێک ئێمە وەری دەگرین لە بازگەکانە لە فڕۆکەخانەکانە لە دەواازە نێو دەوڵەت بازگەکان لی دەپرسن بۆشی بێگومان بازگەکان ئێوە ئەوان خۆیان پۆلێنکردنی خۆیان هەیە ئەوان دەزانن چێ گەشتیارە و چێ گەشتیار نییە بازگەکان ببوورە بەس لە بازگەکان کە دەبینین کەسێکە لە بازگەکە ڕاوەستەوە کابرا دەڵێ سەلام عەلەیکوم دەڵێ عەلەیکوم ئەسەلام لەکوێ دێ لە فلان شوێن فەرموو
هیچ کەس نییە لەوێ کە ببینی کەسێک ئەو ئامارانە بنووسێت 5 کەسە ناو سیارەکە بۆ مەبەستا هاتوون چون ئەوانە ڕێک دەخرێت من نامەوێت بچمە ناو وردەکاری ئەرکی لایەنێکی تری لایەن بازەکانە ببوورە بەڵام بە دڵنیاییەوە ئەوان زۆر بە دروستی دەزانن کە کامەی گەشتیار و کامی هەنێ لەبەرەوەی ژووری تایبەت بە خۆیان هەیە ئەو گەشتیارانەی کە دێن زۆرنی هەرە زۆریان لە ڕێگەی کۆمپانیا گەشتیارەکان دێن ئۆڵڕێدی پێش ئەوەی بێن ئێمە زانیاریمان لەسەر ئەو گەشتیارانە هەیە ئەوانەی کە بۆ نمونە لە هەولێر دەچێت بۆ سلێمانی لە سلێمانی دەچێت بۆ دهۆک شەو نامێنێتەوە ئەمە سەردانی کارە بەڵام هەر گرنگی خۆی هەیە لە ئێستادا پسپۆرانی بواری گەشتیاری لە جیهاندا کە پێی دەگوترێت دامستێک تۆریزم ئاماژە بۆ ئەدەن کە ئەم جۆرەش گەشتیاری ناوخۆی زۆرێکی زۆر گرینگە لەبەرەوەی دەبێتە هۆی بژانەوەی بازاری ئەو شوێنەی کە ئەو سەردانی کارە بۆیەچێ بۆیە لە لای ئێمە گەشتیار هەر ئەو گەشتیاریە کە ئەو پێناسەی بۆ کراو لەلایەن ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی و ئەوانی تریش سەردانی کار و سەیرانکار ئێمە بە گەشتیاریان دانانین بەڵکو هەر ئەو پێناسەیەکە خۆیان باشە ئێوە چ خزمەت گوزاریک پێشکەش بە و گەشتیاران دەکەن بە تایبەتی لە ڕۆژانی جێژن کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن یعنی چەند ڕۆژ پێشستا لەگەڵ خاتە ئەمریشا ئەم گفتوگوم کرد کە گەشتیاران دێنێرە بەڵام بەشێکی هەرە زۆری شوێنەکان داخراون هەرچەند بە پێ هەواڵەکەشمان کە پێشتر ئەماژان بکرد ئێوە زۆربەی شوێنەکاتان ئاگدار کردوونە کە دەبێت کراوە بن چیتان کردەوە بۆی یان با بڵێم سەتا چەندی ئەو شوێنانێک کە ئاگدار کرابوون کراوەنە ینی نیان داخستبوون ئەو خزمەت گوزاریانەی کە ئێمە پێشکەشی بە گەشتیارەکەین لە ڕێگەی کەرتی تایبەتە ئێمە ساڵانە پێش هاتنی هەر بۆنەیەک چەند زنجیرە کۆبنەوەیەک ئەنجامەدەین لەگەڵ کەرتی تایبەت و ئاگاداریانەکەینەوە و ڕێنماییانەکەین بەوەی کە دەبێت لە ڕۆژانی پش و کراوە بن بۆ ئەوەی گەشتیاران بتوانن سوود لە خزمەت گوزاریەکان ملزەمە کراوە بێت یان بێگومان بەڵێ ملزەم کراون بەوەی کە کراوە بن و خۆشبەختانە ئەوەی ئێمە دەیبینین و ئەو فیدباکێک کە ئێمە لە لیژنەکانمان وەریەگرین تەواوی بنکە گەشتیاریەکان پابندن بەو ڕێنمایانە لەگەڵ بنکە گەشتیاریەکان هاوکات ئێمە بە هەماهەنگیمان لەگەڵ قایمقامیەت و ئیدارەی خۆجەی شارەکانیش ئەوانیش ڕێنمایی خۆیان هەیە بۆ هەندێک شوێنی گشتی وەکو سوپەرمارکێت و یان نانەواخانە و تەنانەت گۆشت فرۆشەکان ئەوانە کە دەکەونە سەرگا گشتەکان ئەوانش کراون گەشتیار دەتوانێت سوود لە خزمەت گوزاریەکانیان وەربگرێت باشە ئێوە پرۆژێکتان ڕاگەاندووە بۆ ئەوی هەلی کار زیاد بکرێتن بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە تایبەتی ئەوەی کە ڕێبەری گەشتیاری پێ دەڵێن پێم خۆش هەندێک لەسەر ئەوەش ڕابوەستین تا ئێستا پێم وابێت زیاتر لە 3000 فۆرم پڕکراوەتەوە میکانزمەکە چۆن چوونی و ئەم کەسانە بڵێن ئیشەکەیان کارەکەیان چی دەبێتن بۆ گەشتیار بەڵێ دیارە خۆشببختانە بۆ یەکەم جار لە مێژووی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو لە دەستەی گەشت و گوزار ئێمە توانیمان ڕێنماییەکی تایبەت بە ڕێبەری گەشتیاری دەربکەین لەسەر ڕۆشنایی ئەم ڕێنماییە ئێمە پرۆژەی هەلی کارمان ڕەخساند بۆ دەرچوانی گەشتیاری هەر هاونیشتمانیەکی تری هەرێمی کوردستان کە خوازیاری ئەوەیە کە وەکو ڕێبەری گەشتیاری کار بکە یانیش ئەوانەی کە پێشتر خۆیان ئەزمونێکیان هەبووە دوای ڕاگەاندنی پرۆژەکە زیاتر لە 3500 خوازیار داوای پێشکەش کردووە بۆ ئەوی ببێ بەڕێبەر لە ئێستادا ئێمە لە هەوڵی پۆڵێنکردنی سەرجەمی فۆرمەکانداین لە قۆناغی داهاتوودا کە ڕاستەوخۆ دوای جەژنە ئێمە سەرجەمی ئەوانێک کە فۆرمەکانیان پڕ کردوتەوە بانجیانەکەین بە مەبەستی هەنگاونانی کردداری کە دەیان خەینە خولی ئەتەکێت چۆنیەتی پێشوازیکردن لە گەشتیار چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ گەشتیار و چۆنیەتی گواستنەوەی زانیاری لەسەر شوێنێکی گەشتیاریان شوێنێکی مێژووی بۆ گەشتیار دوای ئەم خولانەکە ئێمە خۆمان بە خۆڕایی بۆیانەکەینەوە بە شێوەیەکی فەرمی دەیان ناسێنین لە ڕێگەی باج یاخود ناسنامەیەکەوە موچەیەک وەردەگرن بێگومان لە کەرتی تایبەت و ئێمە لە سەرجەم هۆتێلە 4 سێرەی 5 سێرەکان و تەواوی ئەو کۆمپانیا گەشتیارن کە گەشتیار دێنن بە ڕێنمایی پابندیانەکەین بەوەی کە دەبێتێ لەم ڕێبەرانە لە لای خۆیان دابمەزرێنن و هەوڵی ئەوە دەدەین کە دەرفەتی کار بۆ زۆرترینیان بڕەخسێنین بەڕێستی ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستەی گشتی گەشت و گوزار سوپاس کە لەگەڵمان بووی هەر بشیت زۆر سوپاس بۆ بەڕێزت